بەڵێ دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو زانیاریمان پێگەیشت کە چەند ئۆتۆمبیلێک لە سنووری پارێزگای هەولێر دزراون و هێنراون بۆ سنووری دەڤەری ڕاپەڕین. دیارە ئێمە لە بەدواداچوونی خۆماندا بەپێی ئەو معلوماتی کە دەستمان کەوت شوێنەکانمان تەحدید کرد. هێزەکانمان لە بەڕێوەبەرەتی ئاسایشی ڕاپەڕین بە هاوکاری ئاسایشی حازیاوە بۆ ئاسایشی بنکەی سەرچاوە توانرا خۆشبەختانە هەرسێ ئۆتۆمبیلەکە بدۆزرێنەوە و دەستیان بەسەردا بگرین بەپێی مادەی قانونی 439 لە یاسای سزادانی عراقی دۆسییان بۆ بکرێتەوە و لە ئێستادا هەرسێ ئۆتۆمبیلەکە لە جۆری دویان ئۆپڵەن و یەکێکیان فۆرتە دەستیان بەسەردا گیراوە ڕەوانەی سنووری خۆیان دەکرێنەوە کە پارێزگای هەولێرە. دیارە لەوێش دۆسیێکراوەتەوە بە هەمان شێوە و بەو تۆمەتە 3 کەس دەستگیرکراون لە ئێستادا لێکۆڵنیوان لەگەڵ دەکرێت و خۆشبەختانە هێزەکانمان توانیان بە ماوەیەکی زۆر کەم ئەم چالاکی ئەنجام بدەن. دۆسییان لای ئێمە نیە دیارە و 3 کەسە ئێمە ڕەوانەی سنووری اختصاسی مەکانی خۆیان دەکەینەوە.